بسم الله الرحمن الرحيم. بناوی خوای بەخشندە و میهرەبان، بیسەران و بینەرانی ئازیز و خۆشەویست لە هەر شوێنێکن سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکتانە. خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەکەتان، بەرنامەی زانستی میرات ڕاستە و خۆ بە خزمەتانەگەینەوە. ئەم بەرنامە ڕاستە و خۆیە و ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەتوانن لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەوە لەسەر شاشەکە دەرەکەوێت پەیوەندی بگرن و بە پێی توانە لە خزمەتتان نابین. ئەم بەرنامە تایبەتە بە میرات و باسکردنی دابەشکردنی ماڵ و سەرۆت و سامانی مردوو. ئەو سەرۆت و سامانەی کە خوای پەروەردگار لە قورئاندا گرنگیەکی پێداوە و یاسایەکی بۆ داناوە کە یاسای میراتە، چۆن زیندۆکان سوود لە ماڵی مردوەکان وەرگرن. و یاسای میرات لە قورئاندا یەکێکە لەو یاسایانەی کە نەگۆڕە هەموو دنیا هەڵسێت ناتوانێت یاسای میرات هەموار بکاتەوە. ئەو یاسایانەی کە ئینسانەکان دەستکردایەنێن ساڵانە 4 ساڵ جارێک چەند ساڵ جارێک هەموارەکرێتەوە و ڕەخنە و پێشنیار و زیاد و کەمەکرێت لەسەری. بەڵام لەو ڕۆژەوەی کە قورئان دابەزیەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم تا ئەم ڕۆژە هیچ کەس نەیتوانێت ڕەخنە لە بابەتی میرات بگرێ و یاساکانی میرات هەموار بکاتەوە. ئێمەش ئەمانەوێت ئەو فەرمانە خواییە کە بۆ ئێمەی مسلمانە، بۆ تۆی بەڕێزە کە لە ماڵی خۆتدا کەسێکت لێ مردووە ماڵەکەی چۆن بەشکەی، ئێمەش ئەمانەوێت ئەو زانست و زانیاریە بە پێی توانە بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگێنین. سوپاس بۆ خوای پەروەردگار. ئەم بەرنامە زۆرێک لە مسلمانان سوودیان لێبینیوە، بۆتە هۆکاری ئەوەی کە خەڵکانێک زوڵمیان لە خوشکانیان لە کچانیان کە بە تایبەتی لە وڵاتی ئێمەدا زۆر جار ئافرەتان زوڵمیان لێکرێت لە میراتدا، حەقیان گێڕاوەتەوە بۆ خوشکیان، بۆ کچەکانیان، بۆ خوشکەکانیان. ئێمەش ئەمانەوێت لە ڕێگەی ئەم بەرنامەوە ئەو زانستە بە تێر و تەسەلی بگێرینی خزمەتان لە خزمەت مامۆستای بەڕێزدا کە شارەزایە لەم بوارەدا جەنابی مامۆستا دلێر گەرمیانی. بە ناوی خۆم و بە ناوی ئێوەی بەڕێزیشەوە بە خێراتن یەکەمی خوا بەخێر مامۆستای عزیز و خۆشەویست. دیارە وەکو ئاماژەیەکم پێکرد لە پێشەکی بەرنامەکەدا، سوپاس بۆ خوای پەروەردگار، زۆرێک لە برایان لە خوشکان لە خەڵکی موسڵمان بەهۆی ئەم بەرنامەوە ڕاچەڵەکاندنێک ڕووی تێکردوون لە بابەتی دابەشکردنی میراتدا. خەڵکانێک بووە زوڵمیان لە خوشکیان کردووە، زوڵمیان لە کچیان کردووە، تەنانەت زوڵمیان لە دایکیان کردووە لە دابەشکردنی میراتە. بەڵام سوپاس بۆ خوای پەروەردگار کە ئەوە فەزلی خوایە و پاشان فەزلی جەنابتە کە دەستیان کردوتەوە بە دابەشکردنی میرات و مافیان گێڕاوەتەوە بۆ خاوەن مافەکان. جا من ئەمەوێت بە پرسیارێک بچمە ناو بابەتی میراتەکەوە کە لە بەرنامەی ڕابردوودا بابەتی گەشتینە بابەتی سود و سوودێک لەسەر 6 و تاوامان نەکرد. ئەمە بە پرسیارێک دەست پێ بکەم لە خزمەت جەنابتەویش ئەوەیە کە زۆر جار مردوویەک ئەمرێت کە سوکاری ئەم مردووە زیاتر پیا و باڵادەستە لە دابەشکردنی میراتدا، لە فرۆشتنی زەوی مردووەکەدا، لە فرۆشتنی خانووی مردووەکەدا. جاری وای ئەم پیاوە لە کاتێکدا کە کوڕانی مردووەکە یان برایانی مردووەکە پێویستیان بەو پارەیە نییە، پێویستیان بەو میراتەنی خۆیانی لێ کەڕەکەن، بە هیچ جۆرە میراتەکە بەش ناکەن، پێویستیان پێ نییە. بەڵام خوشکەکەی پێویستی پێیەتی لەبەر خاتری ئەو میراتەکە بەش ناکات. کاتێک کە خۆی لێ ئەقەومێ، خۆی پارەی بەدەستەوە نابێنێ، بە پەلاچێ بە هەرزانی شەیفرۆشێ بۆ ئەو کاتەدا بەشکە. پرسیارەکەم لێرەدا ئەوەیە، ئەمە بەشێکە ئایا بەشێکە لە زوڵم و ئایا تاخیرکردنی دابەشکردنی میرات هیچ گوناهێک ئەگەێنێ بە ئەو واریسانە و ئەو کەسانەی کە منعی دابەشکردنەکەکەن؟ خۆی گەورە پاداش بدات. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه. أما بعد، اللهم إنا نعوذ بك أن نشرك بك شيئا نعلمه ونستغفرك لما لا نعلم، اللهم بك نقول اللهم بك نستعين، اللهم إمام سيئا. خۆی گەورە پاداش بداتۆ. بەڕاستی ئەو پرسیارەی کە جەنابەت کرد، یعنی بەرنامەکە تەنها ئەو قسانە بێتۆ کردت من ئەمڕۆ دڵی پێخۆشەکەم هەر کۆتاییشی پێبێنین. ئەوە پرسیار نەبوو، جەنابەت شتێکت گەیاند، خوا پاداشت داتۆ کە
بۆیە پێشم خۆش بە مجاری خۆشحاڵمە بەرنامەی هەردوو لامانە و جەنابەت خۆتە ڕەحمدا ئاشنای بە عیلمەکە دڵیشم خۆش ئەگەر ئینسان جاری وایە ئەگای لە خۆی نەبێت سەویە بکات شتێ بکات دەتوانین ڕاستی کەیتۆ خۆ پاداشت داتەوە. بەڵام بۆیە ئەڵێمەوە پرسیار نەبوو لەبەرەوەی ئەوە حاڵەتێکە زۆر جار ڕوو ئەدا لەوە ئەچێ زۆر بێ کەسێک کە وەفات دەکات براو خوشکی هەیە خوشک لە ڕووی ناوی میرات بێنێت محتاجیشە ئەو برایە جاری وایە بە زوڵم خۆی چاواشە ئەکا خۆی بێ ئاگا ئەکا جاری وایە لەوەی لە نەزانی نابێت ئافرەتەکەش لەوەی هەر نەزانێت لە میرات یان لە ڕووی نەیە باسیکە هەردوو حاڵەتەکە بۆ پیاوە کە ئەگەر بێتەوە بزانێت و خۆی لێ چاواشە بکاتەوە تاوانێکی گەورەی و بە تایبەتی بزانێت خوشکەکەی محتاجە هەر کات خۆی محتاج بوو پێویستی پێ بوو یەکسەر سەریع بیفرۆشە و دواتریش لەوەی کە پارەکە بگەێنێتە صاحب پارەکان خۆی لێگەرکاو لە لای خۆی داینە یا ئەگەر پێشی بڵێ ڕگیری کا بڵێ وڵا ئەوە ئەمانەتەی تۆ لای منە ئەو قەرزەی تۆ لای منە ئەمە واقعان پێشێلکردنی حدودی خوای پەروەردگارە بۆ چونکە خوای پەروەردگار عەزە وەجەل لەگەڵ مردنی هەر کەس بمرێ ڕەسەن ماڵەکەی هەندێک لە عولەما ڕەئیان وایە قەرزوشتیش نەدرێت زەکاتوشتی نەدرێتەوە چونکە بۆ تا لە ژیانە بووە لە سەری بووە هەندێک لە عولەما ڕەئیان وایە ئەو قەرزی ئەدرێتەوە قەرزیشی قەرزی دنیایی بەڵام قەرزە خوایەکە قەرزارە بێت بەڵام لێرە کەوا بوو لەگەڵ مردنی مردوو ماڵ نەقڵە بێ بۆ باقی میراتگرەکان نەقڵ ئەبێ هی ئەو ماڵە هی ئەوانە جا ئەگەر گەورە و عاقڵ و باڵغ بێ خۆی بڵێ کاکە گیانجارێت تەوزیعی ناکەین ئەوە بابەتێکی کەی ئەمما محتاج بێ و پێویستی پێبێ یان داوای بکات زوڵمێکە ئەکرێت لەو کەسە کە پێویستی پێتی دوور نییە لەو ماوەی پێویستە خەڵکی وای احتیمال ئەوکو ئەسبابی دنیایی ئەو پارەی لابێ عملیاتی بکە ڕزگاری بێ لە نەخۆشیەکە خەڵکم بینیوە مردووە لەکە پارەی زۆر لەو میراتە کەمتری پێویست بۆ نەخۆشیەکەی نەیتوانی وەفاتی کردووە جا ئەمە بەڕاستی داواکەم لە هەر بینەرێ هەر بیسەرێکە ئەم قسانەمان ببیسێت ئەگەر لە حاڵەتێکی لەخوای گەورە بترسێت و دنیا زۆڵم هەم بۆ دنیا خراپە هەم بۆ ئاخرەتیش بەرەکەتیش لەو ماڵ و پارە نابێت پرسیارێکی ترم بۆ دروست بوو ئەگەر بتوانێت لە مودەی دقیقەیەکدا نیو دقیقەدا وەڵامت باماتەوە ئایا ئافرەت داوای میرات بکات پێ ئەوترێ بێشەرمی پێ ئەوترێ ئەم ئافرەتە شەرمی لە براکانی نییە لە باوکی نییە لە خزم و کەسی نییە یاخود ئەم ئافرەتە چاوەڕێ بکە هەر بەشەکەی بنێ خۆی داوا نەکات واتە داواکردنی بێشەرمیە خوایە لە سەروی حەوت طەبەق ئاسمانەوە پێمان بفەرمێت يوصيكم الله وصية لأمرش قولتنا يوصيكم الله في أولادكم للذكر مثل حظ الأنثيين فإن كن نساء فوق 2 فلهن ثلثا ما ترك خواي قولا فرمي فلهن أما أمري خواي فرمي حتى زانيان أفرمون أقر برايك منعي باري ميراتي لخشككي كرد داواي كردو بيي ندا لويا بروات من ئەمە ناڵێم ڕووبکاتە هیچ ماڵێک کێشە بکەوێت هیچ ماڵێکەوە بەڵام وەکو بەیانی حکومە شەرعیەکە ئەڵێ ئەگەر چی بە شکاتیش لێی وەربگرێتەوە براکەی قەتعی سیلەی ڕەحم کە براکەی تاوانبارە ناوترێمە بێشەرم و بێ حەیای کاتی داوا حەقی خۆی بکات داواکردن من نەک لەمە من بینیمە خەڵکی وا هەبووە دائیمەن سڵح عەفو بۆ کەسانی شایستە بنەگیرە نەخێ کەسێ دائیمەن هەموو تاوانێ بکە بزانێ عەفوەکەن دێ لە عولەما فەرمون هەموو کە شایستەی عەفو نییە بەڵام زەلامێ بە عەفو تاوانی زیاد کات کوڕی خەڵکی زیاد بکوژێ زیاد زوڵم لە خەڵکی بکات ئەوە ئەبێ عوقوبەکە بدرێت سەر بەڵام عولەما پێمان ئەفەرمون لە ئەم مەسئەلەکە ئیشارەتی پێەکەین نەک تاوان بڵێ وڵا کاکە گیان ئەمە تاوانە بەڵکو تاوان ئەوەیە شەرم کەی لە دینی خوای پەروەردگار تاوان ئەوەیە ماڵی خەڵکی بخۆی من مەبەستم ویستم ئەوە بکەم بینیمە خەڵکی وا بووە لە ڕۆژ شەرعیەکەیەوە کەسێ بکوشێ بەعەمد سەد و هینیە بەعەمد قیساسە قەتڵە شبه العەمد و خەتە 100 وشترە خوێنەکەی کابرا جاری وا بووە کە داوای حەقیەکە خوا و پێغەمبەر داینیاوە ئەمە نە تەماعە نە عەیبە وانیە نەگوناهە چونکە ئەمە خوایەدان نەفسیەکە بەو پیرۆزیەکە کابرایی کوژێ کەوا بوو داواکردن نەخێر بەعەکسوە عەیب و شەرم و تاوان بۆ ئەو کەسەیە کە دەسەگرێتە ماڵی غەیرە خۆی بۆ ئافرەتێکە داوا بۆ ئافرەتی خوا لێت ڕازی بازاوەتەمەوە سای بەڕێز و خۆشەویست دیارە لە بەرنامەی ڕابردوودا بەوەی کەمی کاتەوە چووینە سەر بابەتی سود و 1/6 ئیدی تەواومان نەکرد ئەگەر جەنابەت بتوانێت لەم بەرنامەدا ئایا 1/6
چەند تاقم ئەیبات و لە قورئاندا چۆن باسی یەک دەستە شەش کراوە گەر یەک دوو نمونەشمان بۆ حەڵکەی بۆی هەموو لایەکمان لێ حاڵی بین سوپاس دەکەین. خالد ڕازی بسم الله الرحمن الرحیم. وەکو لە بەرنامەی پێشوو شەوتمان إمام أبو عبد الله كاتي أفرمي والسدس فرض 7 من العدد أب وأم ثم بنت ابن وجد والأخت هندي والأخت لبروي كالسردي ريتازة دسبيكا والأخت بنت الأبي ثم الجدة وولد الأم تمام العدة كابو أما هرحوتك تمام العدة كين أوانا باوك لقل بابير دايك لقل دايك أورا دایکی دایک ئەمە چواری کە دواتر ئاسانیەکە ئینشاڵڵا لە شێوازی ڕسمیەکە ئینجا دێتە سەر ئەوە کە ئینشاڵڵا لەسەر شاشەکەی ئەیبینن لەگەڵ بنتول ئیبنی یعنی چی بنتول ئیبنی خوالیان ڕازی بێ ئەوە وەکو جاری پێش و جەناب قسێکی جوانت کرد یەکەمیان دوو دانەیە باوک و باپیر دووەمیان دایک و داپیر دایە گەورە دایکی دایک لەگەڵ بنتول ئیبن کوڕەزا کە کچ بێت بە مەرجە کوڕەزایە کە کچ بێ کچی کوڕ کە باوکی وەفاتی کردووە خوشکی باوکی لەگەڵ وەلەدل یعنی چی وەلەدل یعنی برای دایکی یان خوشکی دایکی ئێمە لە یەکەمیانەوە دەست پێکەین وەکو شێخ فەرمێ فالأب يستحقه مع الولد وهكذا الأم بتنزيل الصمد الصمد قالت بو خواي پروردگار عز وجل كابو باوك يما با قرسي نكاين يسا هر بيناريا بيساريگوي لإيما أبي من الله حالاتي باوك كي باوك يان دايك يقلسر شاشبات يك حالة هر كسي أولادي بمريت أو كري هابو أمبياوة دايك باوك يقلسر شاشي مالبات اتر با قرسي نكاين لسر خومان كچيك مردوه كريك مردوه کوڕێکیانەیە چی کچەکە کوڕێکێ باوک و دایکی لە ژیانن یەکی یەک لەسەر 6 ئەبن ئەمە مەرجی باوک و دایکە بۆ یەک لەسەر 6 دایک دوو مەرجی هەیە لە خاڵی دووەمە ئەی خوێن ئینشاءڵڵا قورئان فەرمێ ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد يعني چی کەسێک مردووە زەید يا ربي خوا خير بخات همو مالان همو بينير هم بيسري مالان بوانو منيسا كدانيشين من الله مكاك والله الحمد اخو يقول اولاد ما لقل اولادي مسلمانانا باريزي كرمانيه من وفاتهم كرت كوابو كاتي كريق وفاتك باوكي او كره اگر اما جني هي نابيو كريها بيت يجلس الشاشي مالي او اولادي اباد دايكي او مناله اگر كريها بيت يا كتشي بيت دايكا يجلس الشاشبا اما دوانا التي لو أصحابي سدوان يعني وكو نمونيك لبرشاو بيناري بريزا بياوي وفاتي كردو كوت مات الرجل انك امرأة هلا يهينك جنكي لجيانا زوجة باشان باوكو دايكي لجيانا لقال كوريكيش ام نمونا باشا بود جني مردوكا يقدر سرشتي برد لير الله من اما بينار استفادة بكا هر كسيك وفات بكا منالي هبي جني يقدر سرشتي مالك يبات او يقدر سرش من دانياو دائما لنمونة تماشاكم دواي زوج وزوجة أقرهم بزهم أم نمونة كرو كتشيتيايا عليهم والله أب كريتيايا كابو باوك ودايك يجلس الشش أبن أما بدي زياتر إرسل بودر ذكر رونيا كينو هر النمونة يجلس هشتي تيابو لقال يجلس الشش مالي أو مردوا كينا بستوشوار بشوف هیچ لە میراث نەزانم تەنها ئەمە شتێکی ئاسانە هەر نمونێ ئەڵێ مامۆستا یەک لەسەر مانای چی ئەڵێم یەک لەسەر 6 حەقی ئەو ژنەیە زەوجە ژنی مردووەکە ئەی یەک لەسەر 6 باوکی یا دایکی کابوو ماڵەکەمان کردە 24 بەشۆ لەم 24 بەشە یەک لەسەر 8 بۆ ژنەکەی کابوو 24 نەشتی تایە سێی بۆ ئافرەتەکە بۆ یەک لەسەر 6ەکان 4 باقی کە ماوەتۆ بۆ كركة كبيوتري عصبة دواتري إخواني بو كربو بعصبة لقل باوكا أبرو قرآن وعيدانياه خوالد رازي وما وصيان أما حالتي كي كتشيبو حالتي باوكو يك برجي دايكيش كوابو ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد أبوي عند دايكو باوك دايك دو مرجها بو أوي يجلس الشاشي مال بريت مرجيكي مردوكا كريها بيه ياكتشي بيه تريك دانا بيه يا زيادة مرجي دوهم مردوكا زياد لا براو خوشكي بيه يك دانا نا يتر او براو خوشكا براو خوشكي دايكو باوكين يا براو خوشكي باوكين يا براو خوشكي دايكين يا تيكلن برابن يا خوشك من لا يك زياتر بو خوي پروردگار القرآن فرميه فإن كان له إخوة
فلأمه السدس. يعني لا بۆ مردووەکە ئیخوا هەبێت. إخوة نییە جەمعی ئەخا طبعا ئەوە بۆ لە دەرسەکەش دەچین لە زبانی عەرەبی ئەخ دوو کۆی هەیە دوو جەمعیە ئیخوان بۆ برای سونعەتە ئەمە هەردووکیان تەڵەبەن پێکۆردەکان فیتەر هەردووکیانڵێ ئێمە برایەکین ئیخوە بۆ برای دایک و باوکیە کە ئیمانداران بە ئیخوە تەفسیرەکە ئینەمە المؤمنون إخوة حق وەکو برای دایکەوە کابوو فإن كان له إخوة فلأمه السدس ئەمە با قورسی نەکەی خەڵک یا برای هەیەیانەتی کەسێک مردووە چییە چەند برایەکی هەیە دایکی یەک لەسەر شەشی ئەم ماڵە ئەبات برای مردووەکە ئەم برایە دایک و باوکی بێ یا باوکی بیاخیەوە ئیسا ئەو نمونەی کە ئیشەڵای خەنە سەر شاشە بۆمان خوای گەورە پاداشیان داتەوە برایانی بەڕێزم ئافرەتێک مردووە زەوج مێردەکەی لە ژیانە دایکیشی لە ژیانە کە دایک لە ژیانە بوو من ئەگەڕێم بە دوای ئەوەی بزانم ئایا کوڕی هەیە مردووەکە یا چەند برا و خوشکی کەوا بوو ئەمە دایکێکەیە ئەگەر کوڕی ئەوە کوڕ و کچی تیانە کە کوڕ و کچی تیانە بوو دیارە دایک هەر یەک لە سەرسیەکەی ماوەتەوە ئەڵێ مەرجی دووهەم چییە مەرجی دووهەم بزانم ئایا زیاد لە برا و خوشکێکیە بەڵێ ئوخت لئەب بۆیە ئێمە ئەم نمونەمان هێناوەتە لەبەرەوە خەڵک بزانێ فەرقی نییە لئەب بێ برای دایکی بێ برای باوکی بێ برای دایک و باوکی بێ کەوا بوو دوو دانەی تیا بوو ئوخت لئەب ئوخت لئوم ئەمە شەڕی یاساکەی دواتر ئەی خوێنی ئەمە ئەم پیاوە بۆ یەک لەسەر دوی برد لەبەرەوەی خێزانەکەی مناڵی نییە ئەو کەسانی کە گویان لێمە نەخوای گەورە ئەولادی ساڵحیان پێ بەخشێت مناڵیان سەلامەت بێ بەڵام ژن و پیاوە مناڵیان نەبوو ئافرەتەکە بمرێ پیاوەکە نیوەی ماڵەکەی بات ئەم نمونە مناڵی تیانی ئەی دایک بۆ یەک لەسەر تۆڵی مامۆستا ئاخر ئێمە وتمان ولأبويه لكل واحد منهما السدس مما ترك إن كان له ولد أما ولد نییە لێرە الله مەرجی دووەمان لێ تێک نەچێت زیاد لە برا و خوشکە دوو برا هەیە دوو خوشک هەیەکەوە مەرج نییە هەردوو مەرجەکە کۆبێتەوە پێک قسێکی زۆر جوانە یەکێ لە مەرجەکان بأحد الشرطين یا ئەولاد ئەگەر ئەولاد نەبوو زیاد لە برا و خوشکی ئێستا کەوا بوو لێرە چیمان بۆ نمونە خوشکێکی باوکی خوشکی باوکی لەبەرەوەی تەنهایە خوشک دایک و باوکی بوو یا باوکی بوو بەس تەنها بوون برایان لەگەڵان نەبوو خوشکی کەی لەگەڵان نەبوو بە مەرجێک باوک لە ناو نمونونەکە نەبێ کوڕی مردووەکەش نەبێ یەک لەسەر دووی ماڵە بات ئەوە کە خوشکی دایکیەوە قورئان بۆ دانیا حسەی بۆ دانیا دواتر هەر دەرزی ئەمڕۆمانە یەک لەسەر شەشی ماڵەکە بات ئەو نمونەی کە باسمان کرد ئەگەر بیخەنە سەر شاشە لەبەرەوەی مەبەستێکمەیە لێرە ئینشاڵڵا برایانی بەڕێزم ئەم ماڵە مامۆستا وتمان خوشکی باوکی نیوەی ماڵی برد بۆ لەبەرەوەی یەک ئەی خوشکی دایکی صاحب فەرضە چەنەکات یەک لەسەر شەشی ماڵەگەر یەک دانە بوون دوان بوون یەک لەسەرسی ئەم ماڵم لەسەر شەش دانیا شەش نیوەی شەش سێیە بۆ مێردەکەیە ئەی شەش یەک لەسەر شەشی شەش بکەم بە بەش و یەک بەشی یەکەکات ئەی نیوەی شەشی کە سێیە ئەی یەک لەسەر شەشی کە یەک ئەم ماڵە سێرەکەم هەشتە ئەمە بۆیە وتم برا بەڕێزەکان بیخەنە سەر شاشە کەوا بوو لێرە هیچ کەس من چەند جار دووبارەکەینەوە خەڵک لە خۆی میرات حەل نەکات میرات ماڵی حەڵقە حەقی مالە ئەمە ئەگەر من ئێستا بڵێم وەڵا و پیاوە با ئەم ئافرەتەش کە مردووە 6 ملیۆنی هەیە باسی بدەینە مێردەکەی نابێت ئەم مەسئلە بەرز بووە عالەتی عین بەرز بووە یعنی چی ماڵەکەی لە جایەوەی تەقسیمی شەشی کەم تەقسیمی هەشتم کرد خوا لێت ڕازی بێت و خوا پاداشی و برا بەڕێزانەشمان بداتەوە ئەڕۆی مەسەر ئەمە چەندمان لێ خوێن مامۆستاگیان بەدوو ئەمە دایک و باوک وایە ئێمە دێمە سەرچی جەد باپیر بە مەرجێ یەک لەسەر شەشی ماڵە بات باوک لە بە ئەو مردووە باوکی لە ژیانە نەبێت کاتێک ئەفەرمووی باپیر مەبەستت باوکی مردووەکەی تەڵێن مردووە یعنی کەسێک من باوکم مردووە باپیری من خوا تەمەنە درێژکات تۆ وەفاتت کردووە باوکت لە ژیانە بۆ مناڵەکەت باپیرە وایە کەسێک مردووە باوکی خۆی لە ژیانە بەڵام مناڵی شەیە وایە ئێستا لێرە کێ ئەمرێ ئەولادی ئەولاد ئەمرێ بەڵام باوکی لە ژیان نییە کێی لە ژیانە باوکی لە ژیانە جد باپیری لە ژیانە ئەگەر باوکی خۆی لە ژیان بێ کوڕێ بمرێ باوکی لە ژیانە بێت ئەوە باپیری هیچ نابات چونکە فەلی ئەولا ڕەجولین ذەکەر باوکی لە ئەمە نزیکترە دوو ئەبێت ئەو کەسە مناڵی هەبێت کوڕ یا کچ
خۆڕ و نەخسەکەم بەڵێ یایم کەوا بوو باپیر بە دوو مەرج یەک لەسەر شەشی ماڵە بە ئێمە معقلی کوڕی یەسارە فەرمێت قضى رسول الله صلى الله عليه وسلم في جد كان فينا بالسدس الشيخ الباني فرموديكي صحيح فرمو برس كاك اسو بلا فرمو. السلام عليكم موصيجان. عليكم السلام ورحمة الله وبركاته. موصيجان بزحمة شاركم هيا. فرمو. والله موصى بونمنا. فرمو جملة كاك اسو. باوكي وفاة دكا. بله. دو كوري دبي دو كوري هيا هادو كوراكي بيش خوي وفاة دكا. هادو كوراكي بيش خوي وفاة دكا. بله كوريشيان بجني هيا من داري لينيا. كوريكيان بجني هيا يك كوريكيان خيزاني هيا ومن دالينيا. بله خيزاندار ومن دالينيا كوريشيان خيزاندار ومن داليشي هيا. يكم كرة الخيزاني هي ومن دالينيا. بله. دوميان خيزاني هي من داليشي هي. من داليشي هي. بله. بله. كشتي هي يعني سكتي هي أو كرة يعني سكتي هي. بله. دو كري هبو دو كرة كان خيزاندار ومن دالينيا كان خيزاندار ومن دالي هي سكتي هي. بله. دو كرة لا فيش باوكي وفاة كان كدوا. ئاەکان کوڕەکان میرات دەبات واللهی ڕێگەم دێ کاک ئاسۆگیان بەڵێ ماوەفەرجان کاک ئاسۆگیان کاوا بوو تۆ ناتوانانی بڵێ پیاوێک مردە و دوو کوڕی هەیە گوێت لە منە تۆ کاوا بوو تۆ بڵێ بزام ئەم دوو کوڕە کامیان لە پێشا بردوون لە خوێری خۆشیانە هەردووشیان مردوون بەیەکەوە ئەمسال کراوە ماوەفەرجان ئێتێ کاوە گوێ لە برات بگرە ئەم دوو کوڕە مردن یەکێکیان هەردووکیان ژنیان هەیە هەردووکیان ژنیان هەیە یەکیان منداڵی نییە یەکیان منداڵی اینجا یەکێکیان ژنی هەیە و باوکی لە ژیانە بووە ئەمە یەکەم دووهەمیان ژنی هەیە مناڵیشی هەیە وایە بەڵێ چییە مناڵەکانی وەڵام منداڵەکان کوڕیشی هەیە و کچیشی هەیە ئەوە چەند کوڕ و کچ کوڕێک و دوو کچی هەیە ئێستا مەبەستم چی بوو برا بەڕێزەکەم ئێستا کەوا بوو ئەو دوانەی کە مردن لەبەرەوە لە یەک کاتە مردنە میرات لە یەک ناگرن بەڵام باوکیان لە ژیانە بۆ کاتی ئەوان مردن ئەو بابیان سێ کچیشی هەبووە ئایا میراتی بابیان دەدرێتە کوڕەکان تاچەند میراتی کە باوکیان مرد کێو ئێستا بە من بڵێ باوکیان مرد کێیان لە ژیانە بوو باوکیان مرد دوو کوڕەکەی خۆی هیچیان لە ژیان نەبوو بەس منداڵی کوڕێکیان لە ژیان بوو دوو کوڕەکەی خۆی هەردووکیان لە ژیانە نەبوونە بەڵێ سێ کچی هەبوو سێ کچەکەی لە ژیان بوون ئەمە سێ کچی عنیم ئەی کوڕی نەبوو وایە کوڕێکی یەک کوڕ مەوسە مەگەناڵ کوڕێکی کەشیە بوو جگە لەو دوانە نانا منداڵی کوڕێکی بەڵێ کوڕەکەی کە ئەنفال بوو خڕۆی منداڵی نەبوو ئەمە کەیتر مناڵەکانی لە ژیانە بوون سێ کچی خۆی لەگەڵ کوڕێکی لەگەڵ دوو کچی کوڕی بەڵێ ئەگەر وا بێ کەوا بوو سێ کچی هەبووە کوڕێک لەگەڵ دوو کچی کوڕ بەڵێ ڕوونە قسەکە بەڵێ تەواو ئێستا تێگەشتم دەستەکان خۆش بەوە ساجان سپاس بۆ پەیوەندیەکەت کاژی تۆش بووتم ڕازی بە سپاس دەکەم مەوسای بەڕێز گوڵاڵەخان بڵێ فەرموو سلام علیکم عەلەیکم سەلام خوشکە بەڕێزەکەم باشم هەمسایگان سپاس دەکەین زۆر مەمنون وەڵات شتارێکم وەعزێر نەبێ فەرموو خوشکە گوڵاڵە ئەو کات باپیرم کە لە ژیانە ما بڵێ سەنم ئاباوکی باوکم کە میراتی دابەش کردووە وەختی خۆی 4 کوڕ و 2 کچی هەبووە میراتەکەی هەموو سامان و شتەکەی دابەش کردووە بەسەر کوڕەکانیا بەشی هیچ کام لە کچەکانی ناوە دوو کچەکەی کە هەی بۆ پورەکانم ینی باپیرت دادەکەم باپیرت لە ژیانی خۆیدا میراتەکەی بەش کردووە بەڵێ ینی پێش ئەوەی بمرێ باپیرت میراتی بەش کردووە بەڵێ ئەو خۆی بەشی کردووە پێش بمرێ بەشی کردووە بەشی هەر 4 کوڕەکەییاوە هیچی بەشی کچەکانی نەداوە دوو کچەکەی کەماوێتی ئێستا باوکم ئەو کاتێکا بەشی کردووە باوکم زۆر مناڵ بووە قسەشی نەڕۆژڵان ئێستا ئایا باوکم خۆڵێ لە بەشی من کە پێیاوە
ئانی باپیرمەشی باوکمی داوە میراتیان نەکەوێ ئەگەر من هاتو من میرات دابەشکەم بەشی خوشکەکان یەکەی بەشی کوورەکانم یان ئەگەر میراتی باوکت دابەشکەن ئەگەر باوکم سامان و شتەکانی خۆی دابەشکات بەڵێ میراتیان ئەکەوێت لە بەشی من بیدەم بە خوشکەکانم ئینشاءڵڵا وەڵام تدەینەوە ئینشاءڵڵا دەست خوا زۆر مەمنون دەیخوا لێت ڕازی بێ کاک لوقمان بەڵێ فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته كاك لقمان شوي ما بس جنب باش شكون يا أخوة بتشيتا باشتاو من باوكم وقتي خوي باري تيامي بو خوب بله باري تيامي بو خوب كاتي خوي باري تيامي بو خوب باوكم رجانا ما بو إسا شو خدايكم لا يخوم شو خوشكم هيا بس أو بارك ياي بو خوب باوكم ياي بو خوب كاتي خوي نيا بوكش كان ياي بو خوب أنا ملياتي كبير ئەو پارەیە کاک لوقمان گیان باوکت لە ژیانی خۆتدا پێداوی ڕێژەی پارەکە چەندێک بووە دەوری 45,000 سویسی بوو ئەو کاتە باوکت چەندێ پارەیە بوو ئەو کاتە باوکم پارەی نەبوو کرێکی بوو پارەی نەبوو یان هەرچی پارەیە داوێتێ بە جەنابەت نا هەر دوو ژنی هەبوو باوکم دوو ژنی هەبوو من بەجیا من دوو ژنی هەبوو من بەجیا ئەو پارەیا بە من باوکم ماڵی خۆی جیا بوو بەس من خۆشم کرێکی بووم ئەو پارەیا بە من ئێتە میش گەنج بووم پارەکەیا بە من ئێتە وتی کوڕی خۆم بۆ ئی خوێنە بەڵام برای هەیە کاک لوقمان جەنابەت ئەو کاتێک کە باوکت ئەو پارەی پێداوی براو خوشکی ترتە بوو قوربان گیان برام نەبوو بەس خۆشکمە بۆ پارەی خوێنە ئی برایەکم خوێنی برایەک ما باوکم پارەکەیا بە من دەوری 65,000 بۆ باوکم نەختێکی دەگرت بۆ خۆی 45,000 یا بە من بەڵێ 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 لە ژنەکەی کە برای نییە لە ژنەکەی تری برات لە ژنی باوکت برای ترت هەیە ئەوە برایترم هەیە ئەوە باوکم حەقی خۆی یانی ئەو برای برام شەهید بوو ئەوە حەقی خۆی یابوونی ئەوان ئەخر حەقەکە هەر وەکو تۆ داوێتیان بە میرات بەشی کردووە نا ئەوان هەر ئەوان جیا بوون ئەوان ماڵی بازیمون ئەو باوکم برایتیم شەهید بوو ئەوان نەوەینی خوان بەڵێ ئێستا پرسیارەکەی جەنابەت چییە بە کورتیەکەی کاک لوقمان گیانەکەم پرسیارەکەی جەنابەت ئێستا پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەم من ئایا ئەم پارە بە جەنابەت حەڵاڵە یان نە ئایا لەو پارەیە بەشیان دەکەوێ خوشکەکانت وانە بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا وەڵام دەدەمەوە مامۆستا وەڵام دەدات خوا لێت ڕازی بێ كاك محسن بالله فرمو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ماشي. أخوة خالد رازي بكاك محسن سباز بو بيمن ديكت. كم مثل ما التزم. خوشي بنا ما قطعنا خالد رازي يا ربي. فرمو كاك محسن جو من ديكت. كاك محسن. كاك محسن اللي صار معه. دارا كاك محسن سنتي بينا ما مسايبرس فرما مسايبرس بسم الله الرحمن الرحيم والله ما مسيان هاتي نسر بابير جد وتمان بابير بدو مرج يعني كي كسيك كري هي كرك وفاتك كي هي أم كرك وفاتي كردو باوكي وبابيري شيء باوكي لجيانا بي باوكي خوي أو بابيري شور ناقريت كابو مرجي ورقرتني بابير يقل سر شجبري چییە ئەوە تانێ باوکی مردووەکە لە ژیانە نەبێت دوو مردووەکە ئەولادی هەبێت کوڕ یان کچ وەکو جەنابیش باز کرد نمونە حەلکەین کە بۆ ئەم خەنە سەر شاشە خێریان نەگاو برا بە ڕێزانە کاو ئێمە ئافرەتێک مردووە بۆ نمونە ژنێکیەیە ئەم ئافرەتەی کە ژنی هەیە ئافرەتی مردووە مێردەکەی لە ژیانە باپیری ئەم ئافرەتە لە ژیانە لەگەڵ کوڕێکە ڕوونە مامۆساگیان من کەسێری ئەم نمونەکەم يرحمك الله أم نمونا أم عفرة مردوة كريكية ميردك يكل سر شواري مالبا ديار احتمال أبويا أنا خريطة سر شاشة والله مرون يكينا وبينري بريز إخوة هذا أشياء عنداتو إيسا نمونا أبويا غلام أحسان كاريا كابويا إما لكيو ورمان قرتو إما لقرآن نيما أنا بابير يكل سر شاش بري بالكم بحديثي بيغمر صلى الله عليه وسلم أتوك وكل برشاو بنير بريزة بيسرش قصك عن أبي زيد قضى رسول الله صلى الله عليه وسلم في جد كان فينا بالسدسي أم بياو بويك لسر شاشي برد لبروي مردوكا كريكي لجيانا كابو
ئەم ئافرەتەی کە مردووە مێردەکەیەک لەسەر چواری برد بۆ لەبەرەوەی ئەم ژنە کوڕی هەیە لەم پیاوەش نەبێ هەر لە هەر کەسێک کە بێ ئەو ئافرەتە مناڵی هەبێ مێردی یەک لەسەر چوارە بات ئەی باپیر بۆ یەک لەسەر شەشی برد لەبەرەوە باوکیە مردووە لە ژیانە نییە مردوەکەش کوڕی هەیە نمونەکەمان لە 12 حال کرد یەک لەسەر چواری بۆ مێردی ژنەکە یەک لەسەر شەشی بۆ باپیرە باخەکەی کەمێنێت تۆی دێن بە کوڕەکەی دێتە سەر ئەوەی مامۆساگیان نمونەی دوای ئەوە وەکوم شەڵام ڕۆستە دەستاوەکەین بنتول ئیبن بنتول ئیبن بەکێ ئەوترێت یانی کەسێک کوڕەکەی ژنی هێناوە ئەم کوڕی ژنی هێنا وەفاتەکە ئەولادی نەوە کوڕە زا بەمەرجێ کچ بێت باشە کەی ئەم بنتول ئیبنە یەک لەسەر شەشی ماڵەوە دەرسی ئەمە ئەمڕۆ یەک لەسەر شەشە دەرسێک کابرا کچی خۆی بوو نیوەی ماڵەوە کوڕی بوو بە هەموو ماڵەکە باگەر کەس نەبێ ئەی باشە کوڕەکەی مردووە کچەکەی کچی کوڕەکەی کوڕەزاکە لە ژیانە بەمەرجێکەی بات مردوو کە مرد خۆی کچی هەیە کچی ڕاستەوە خۆی ئەبێ یەک کچیش بێت ئەبێ یەک کچیش بێت برایشی لەگەڵا نەبێت یەک کچ برای لەگەڵا نەبێت ئەنجا دێنە خوارەوە بۆ ئەولادیشە بێت چی بوو یەک کچ بوون یا زیاتر بێ ئەویش کوڕی برای لەگەڵا نەبێت یەک کچ بوو یان زیاتر بوو دەیش بوون هەردەکان یەک لەسەر شەشیانەکەی بە یەکسانی نازام ئینشەڵا گەشتوەتە بینەری بەڕێز یانی چیزە و نمونەی شەڵا ڕوونیەکەیەوە خۆ پاداشی داتۆ برای بەڕێزم بخەنە سەر شاشەکە بنتول ئیبن مەبەستمان کێ بینەری بەڕێز بیسەر کەسێک وەفاتە کات ئەو ئافرەتێک مردووە لێرە مێردەکەی لە ژیانە ئەگەڕێم ئایا بزانم ئەم پیاوە چەنی بدەمێ ئەگەر ئەم ژنە ئەولادی هەبوو مێردەکەیەک لەسەر چوارە بە کەوا بوو بنت کچی هەیە ئەوەتانە ڕوونە ئاوە کچەکەیە کچی هەیە ێ باشە یەک کچە ئەگەر بوو بە دوو کچ بنتول ئیبن هیچ نابات چونکە تەکمیلەی ثلثین ئەبات حتا عولەما مەڵێن وەڵا یەک لەسەر شەش سودس بۆ ئەو بڵێن تەکمیلە بۆ ئەگەر بوون بە دوان ئەم هیچی ناکەوێت کاو ێسەمە یەک کچە برای لەگەڵانیە ئێکاوا بوو بنتول ئیبن کوڕە زاکە کە کچە ئەوە باشەڵەیەک دەناڵێ لێرە شەرت یەک و دوامی یەک شەرتمەیە برای لەگەڵانە چکە برای لەگەڵاوی بێتە عەسەبە یەک بن یا دوو یان دە کچی کوڕ هەر هەموویان یەک لەسەر شەشە بن ئەو نمونەمان لە 12ەیە ئەمیش نمونەیەکی زۆر خۆشە ئەم مێردە کە ژنەکەی مردووە یەک لەسەر چواری ماڵەبات کچەکە نیوەی ماڵەبا چکە مردوو یەک کچی هەبوو تەنها یەکیە نیوەی ماڵەبات کچی مردوو دایکی بمرێ یان باوکی برای لەگەڵا نەبێ خوشکی لەگەڵا نەبێ نیوەی ماڵەبات ئەی باشە خۆیان ئەگەر دوان بن دوو لەسەر سێ ئەم نیوەی برد یەک لەسەر شەشەکە چکە یەک لەسەر شەش و یەک لەسەر دوو کاتە دوو لەسەر سێ بۆ کێیە بۆ کوڕەزاکەی کە کچ بێت بەڵام کاتی ئێمە حەلێکین لە 12 ئەڵێم سێی بۆ ژنەکەیە شەشیشی بۆ کچەکەی ئەمە نۆ دووی بۆ کچیکە بوو بە 11 ئەو یەکەکەی چیلەکەی ئەو یەکەکە ئەمە ئێستا باسێکەم دواتر بە درێژی ڕەد زەوج و زەوجە نایبن قاعیدەیەکە لە میراث ئەو یەکە بە عەدل تەوزیعەکەم لە کچەکە لەگەڵ کچی کوڕەکە ئەو ئینشەڵا لە بەرنامەیەتە بە جوانی بزانم چۆن تەوزیعەکەی دێنە سەر ئەوەی کە ئێمە ئەم نمونە لە چیوە وەرگیراوە مامۆسای بەڕێزمێکێ پرسیار بکا بڵێ ئایا بنتول ئیبن چۆن یەک لەسەر شەشە بات ئەڵێ کاتی خۆی ئەبوو موسای ئەشعەری پرسیارێکی لێ ئەکەن ئەوە لەسەر شاشەیە ئەڵێن کەسێک مردووە کچێکیەیە کوڕەزایەکی شەیە کچە خوشکێکی شەیە ئەبوو موسا لێرە وەرعەکەی جوابی داوە بەڵام وەرعەکەی وا بووتی بڕۆمە لە عەبدوڵای کوڕی مەسعود وتی وەڵا با کچی مردووەکە نیوەی بەرێ خوشکەکەیشی ئەو نیوەی کەوا بوو کوڕەزاکەیشی بۆ نەماوە وەڵا ڕۆژ بۆ لای عەبدوڵای کوڕی مەسعود عەبدوڵای کوڕی مەسعود فەرمووی وەڵاهی من بەوشیەوە حەلەکەم کە لە پێغەمبەری خوان بیستوە صلی الله علیه و ئەمە نمونەی مامۆسا نمونەی عەسەبە مع الغەیریشە ئەم نمونە باشە ئەبوو موسا چی لێ کرد ئاوای لێ کرد کەوە لە بەرچاوە وتی کچی مردووەکە نیوەی ماڵەبات کچی کوڕەزاکە بنتول ئیبنەکە ئەویش یەک لەسەر شەش ئەبات هەرچی ماوە بیدەن بە خوشکەکەی هەرچی ماوە بیدەن بە خوشکەکەی کاو ئێستا لێرە کێمانەیە شایەتەکە بنتول ئیبنەکەیە یەک کچی مردووەکە لەگەڵ کوڕەزایەکە کچە ئێستا ئەگەر بیکەم بە دوو کچ هیچی بۆ نامێنێتەوە بێت ئەبێ مەرجە یەک کچ بێت برای خۆیشی لەگەڵا نەبێت دینە سەر الأخت لأب يعني شيء الأخت لأب
خۆ ئینسان خوشکیان لە دایک و باوک و خوشکمانە یان باوک کە دوو ژنی هێناوە لە ژنەکەی تر کە مناڵی ئەبێتە خوشکی باوکی باوکیان یەکە دایکیان جیاوازە خوشک سێ جۆرە یان باوکو دایکیە یان خوشکی دایکیان خوشکی باوک خوا لێ ڕازی بێ کاوی ئێمە ئێسم دەرسەمان چییە باس لە خوشکی باوکیەکەی خوشکی باوکی کەی یەک لەسەر شەشی ماڵەبات مەرجی یەکەمێ بێ برای لەگەڵا نەبێت کە برای لەگەڵا بێ ئەبێتە عەسەبە دوو خوشکێکی دایک و باوکی هەبێ یەکدانە مردووەکە ئەولادی نییە کوڕ مردووەکە باوکی لە ژیانێنە باوک لە ژیانە بوو براو خوشکی چ نابن کەسێک مردووە باوکی لە ژیانە نییە کوڕیشی نییە خوشکی هەیە ئەی چەند خوشک یەک خوشکی دایک و باوکی یەک خوشک دوو خوشکێکیشی هەیە ئەمە یەک خوشکی چی بوو دایک و باوکی خوشکێکیشیە لە کێ لە باوکو ڕوونە مامۆستاگیان یان کاوا بوو زەید مردووە ئەوە نمونەکە لەسەر شاشی خوالیان ڕازی بێ یا ڕەبی ئەمە طبعا دلیلی ئەمان ئیجماعە ئەم پیاوەی کە مردووە ژنەکەی لە ژیانە ئەڵێ باشە ژنە چۆن زەوجێ هەموو جارێک کوردەواری خۆمان فێر بووین وڵا ژنی مردوویەک لەسەرش بەرێ ئەختمان با ئەم یەک لەسەرشتە ثابت بووە لە مێشکێم و کوردێک ناوە کاتێ مناڵی هەبێ یەک لەسەرشتە ئێستا ئەم نمونە کوڕ و کچی تیانە کەوا بوو چەند ئەبات یەک لەسەر چوار ئەی باشە خوشکێ ئەم مردووە خوشکێکی دایک و باوکیە شەقیقە دایک و باوکیە خوشکێکیشێ تەنها لە باوکو ئەگەر خوشکی دایک و باوکی یەک بوو نیوەی ماڵەبات خوشکە باوکیەکە یەک لەسەر شەشەبات ئێستا با ڕوونیکردن باوک لەم نمونە بێ ئەم دوو خوشکەی چ نابن مردووەکە کوڕی بێ ئەم دوو خوشکەی چ نابن کابوو بۆ مەرجەکان نەبێ باوک نەبێ کوڕ نەبێ خوشکە دایک و باوکیەکە یەک بێت خوشکە باوکیەکەش یەک بێ یا زیاتر با هەموویان یەک لەسەر شەشەبن مامەشی تایە مەسەلەکەم لە 12 و لەسەر شاشەیە ژنی مردووەکە یەک لەسەر چواری برد خوشکە دایک و باوکیەکە یەک لەسەر دوی برد یەک لەسەر شەش دەرسی ئێمەیە کێ بردوێتی خوشکە باوکیەکە وا پێم وایە دوو دانەمان ماوە تر نەزەم جوابی پرسیارەکەم دێنێ یا دوو دانش هەڵکەین وەلەد الئوم یعنی چی وەکو جەناب قسەیەکی جوانت کرد خوشک یا دایک و باوکیە یان باوکیە یان دایکیە سبحان الله مامۆستاگیان ئەم شەرعی ئەمە چونکە تەسلیمی ئەبین خوشکی دایکی یا برای دایکی خوای ڕەب العالەمین گێڕاوێتی بە ساحێ فەرد لێرەش ئێمە تەسلیم بووین خوشکی دایک و باوکی کۆ بێتوە ناڵێن للذەکەری مثل حظ الأنثيين بۆ فإن كانوا أكثر من ذلك فهم شركاء في الثلث شركاء فهم شركاء بيكساني توزيع كلية سريع بلام قرآن فرمي وإن كان رجل يورث كلالة أو امرأة وله أخ أو أخت كلالة وتاعم أصل فرعي نبيه كسيك مردوه باوكي نيا أولادي شينيا كاوكي هي حاشي هي براو خشك أم براو خشك لدايكو فلكل واحد منهما السدس يعني مشي كسيك أمريت مناڵی نییە نەکڕ کوڕ و کچ هەبوو خوشک و برای دایکی چ نابن باوکی مردوو هەبوو یا بابە خوشک و برای دایکی هیچ نابن ئەمە دوو کچیش تەنها کچ حەجبی خوشکی یان برای دایکی ئەکات باوک هەبوو خوشک و ئەوە بەعام هەن نایبن نە برای دایک و باوکی نە باوکی نە دایکی ئەنجا بە مەرجێکیش یەک لەسەر شەشەبەن یەکێک بن یەک دانە قورآن فەرمێ فەلیکولی واحد منهما السدس یعنی چی یەک دانە ئەو نمونە خوا پاداشیان داتوە ئێستا چی مانێ ئەمە پیاوێک مردووە یەک لەسەر چوار بۆ ژنەکەیەتی لەبەر ئەولادی نییە برایەکی دایکی هەیە وتم یەک دانە مامۆستا شاخەوە ئەگەر دوان بوو یەک لەسەر سێ بسەویە دەبوو یەک لەسەر سێ هەر بە یەکسانی یەک لەسەر سێ ماڵ بەڵام برایەکی دایک و باوکیشمان هەیە لێرە برایەکی دایکی ئەوە کە برای دایک و باوکیە منعیشی نەکردبی با بۆ چونکە قورئان یەک لەسەر شەشی بۆ دانیاوە کە ئەو برای دایک و باوکە بوو بە عەسەبە باقی ماڵەوە عەسەبە دواتر عین پشت باقی ماڵەوە ئەم نمونەمان لە 12ەیە ئەم پیاوەی کە مردووە ژنەکە یەک لەسەر چوارە بات برا دایکێکە یەک لەسەر شەشە بە ئەوەش دەرسی ئێمەیە ئەوەش دەرسی ئێمەیە و ئاخر نمونەمان جەدەیەکە کۆتایی بەم بابە بێنین جەدەی عیندا پیر دایکیان دایکی باوک بە یەک شەرت یەک لەسەر شەشی ماڵە بات ئەوی چییە دایکی مردووەکە لە ژیانە نەبێت بەڵام لێرە
هەر بۆ نمونەیەکە ئەڵێم دایک جەددە یان لەسەر باوکۆ ئەبێتە دادا یان لەسەر دایکۆ بەڵام لەسەر دایکۆ تەنها دایک ڕێگەی لێگرێ ماڵبەرێت منعێکە لەسەر باوکۆ دایکی باوکەکە لە ژیان نبوو ئەو جەدە هەر نایبێت کەوا بوو ئێمە ئێستا ئەم نمونەیەکە لە بەردەستمانە کەسێک مردووە خوشکێکی دایک و باوکی هەیە ئەلوخت شەقیقە خوشکێکی باوکیشی هەیە ئەمە دوو ئەمە جارەکان بەم نمونەیە ئەمە دوو سێ شت حەلەکەی مامۆستای خۆشەویستم سێ دانە لە مراجعی دەرسەکەمان الأخ لأم برایەک دایکیە جەدەش داپیرە کەوا بوو چیمان کرد خوشکی دایک باوکیەکە نیوەی ماڵی برد ئەی باقی ئەو نیوەکەی دوو لەسەر سێکە بۆ خوشکە باوکیەکەیە ئەی برا دایکێکە بەسەرە یەک لەسەر شەشەوە خوخ و باسمان کرد قورئان باسیەکات ئەی داپیرەکە یەک لەسەر شەش یەک دوو سێ یەک لەسەر شەشی تیا بوو لە ناو نمونونەکانمان ئەنجا ئەمە طبعاً بەڵگەکەیەتی کەسی هاتە خزمەتی مامی ئەوبەکر فەرمووی من چیم هەیە لە میراثە ئەویش فەرمووی ئیمامی ئەوبەکر ما لەکی فی کتاب الله شەی لە قورئانە دەربارەی تۆ هیچ نهاتووە ڕێگان بدە تا پرسیارەکەم پرسیاری کرد مغیرەی کوڕی شوعبە فەرمووی من لە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک لەسەر شەشی داوەتە داپیرە بەڵام ئەبوبەکر فەرمی هەل معەکە غەیڕوک کەسێکی کە شایەتیت بۆدا ئەویش فەرمووی محەممەدی کوڕی مەسلەمە شایەتی بۆدا ئەبوبەکریش جێبەجێی کرد ئێمە کۆتایی ئەم دەرسە بەم دووسێ ڕسمە هەیە لە مامۆستا بۆ ئاسانکردنی هەموو بینەر و کاتمانەیە ئەگەر لە مودەیەک دقیقەیە لە مودەی یەک دقا بینەری بەڕێز تەماشا ئەم دوو ڕسمە ئەکەن ئینشاڵڵا بۆ ئاسانکاری کێن ئەوانەی یەک لەسەر هەشتی ماڵە بن یەک تاقمە نەگەر ڕسمەکانی شەڵا پیشان بدەن لەبەر ئاسانی ئەمە دواتیش لە ڕێگای ئینتەرنێت تۆتان کەسێبی بە ئەمە مامۆستا چیمان لێ کردو ئاسانکاری ئەڵێن ڕقم یەک لەسەرشە بۆ یەک کە تاقمە یەک سنف یەک جۆر کێیە زەوجە ژنی مردوو ڕقم دوو بۆ دوو تاقمە کە یەک لەسەر چواری ماڵە بۆ مێرد لەگەڵ ژن بە مەرجەکانی کە باسمان کردوی سەرۆکی برایان بەرنامە ببینەڵی کاکەم بە درێژەوەمان باس کردووە ڕقم سێ بۆ سێ کەسە بۆ دایک بۆ ئەولاد الأم یعنی خوشکی دایکی یا خوشکی باوکی لە یەکێ زیاتر بن بۆ باپیر لە هەندێ نمونە ڕقم چوار بۆ چوار تاقمە هەر چواریان ئافرەتن دوو کچ دوو لەسەر سێی ماڵ یان دوو کچی کوڕ دوو خوشک ئوختانی لێب ڕقم پێنجمان بۆ پێنج تاقمە بنت الابن ئوخت الشقیقە نووسراوە ڕقم حەوت بۆ ئەو دەرسەی ئەمڕۆمان بوو کە چی بوو یەک لەسەر شەش بۆ ئەو حەوتە بوو کە باسمان کرد ئەم بەرنامەکە شەر مقدیمەکەی ئەم دوو ڕسمە پیشانەدەم ئینشاڵڵا لەبەر ئینشاءڵڵا ڕسمێکی جوانە دەستخۆش مامۆستای بەڕێز دێنە سەر پرسیارەکان کاک ئاسۆ یەکەم پرسیار و مامۆستای بەڕێز چونکە سێ دەقە کاتمان ماوە کاک ئاسۆ دیار بوو جەنابیش لای خۆت نووسیت کە دوو برای ئەنفالن دوو برای ئەنفالن خۆی گەورە ئافویان کە دیارە باسی ئەوەی کرد کە هەردوو براکەی پێش باوکی مردوونە هەردوو برای ئەم کاک ئاسۆی پێش باوکیان وفاتیان کردووە و براکانی یەکێکیان منداڵی نییە یەکێکیان منداڵی هەبووە باسی ئەوەی کرد کە ئایا ئەم برایانی لەم باوکەم بیراتیانەکە کە جەنابەت فەرموود ئایا باوکیان لەمن بیراتیانەکەوێنە چونکە ئەوان لە پێشە مردوون پێکۆ مردوون هەردووکیان میرات لە یەک ناگرمە تای باوکیشیان لە ژیانە هەر وانە ویانیانەکە کاو کۆتا پرسیارەکەی ئەمە بوو ئێستا ئەبێ چی بێت باپیریان وردە بێت سێ کچی خۆی هەیە لەگەڵ مناڵی یەکێک لەو کوڕانەی مناڵی هەبووە کوڕێکی هەبووە کاوە کاتە کوڕی کوڕ لەگەڵ دوو کچی کوڕەکەی ئەم نمونە ئاوایە سێ کچەکەی دوو لەسەر سێی ماڵی ئەم باوکە بن سێ کچەکەی خۆی باقی دوو لەسەر سێکە بۆ ئەولادی ئەولادەکەیەتی للذەکەری مثل حظ الأنثيين کە کوڕێکەکە لەگەڵ دوو کچە یعنی ماڵی ئەم پیاوە دوو لەسەر سێ درێتە کچەکانی خۆی سێ کچە باقیەکەی کە ماوە لە کوڕەزاکانی هەر کوڕێ دووجاری کچێکە بات گوڵاڵەخان پرسیارەوەی کرد باپیری کاتی خۆی کە میراتی دابەش کردووە بەشی کچەکانی نەداوە دیارە بەشی کوڕەکانی دا بەشی باوکی ئەمی داوە باوکیەکێکە بۆ لە کوڕەکانی ئەڵێ ئایا لە ماڵ و سامانی باوکم خوشکەکانی بەش ئەبن ئێستا ئەم لەبەرەوە کوڕۆکچیەیە خۆی بمرێ خوشکەکانی بەشی ناکە بەس ئەم قەرزاری چییە؟ قەرزاری ئەو پارەیە کە کاتێ باوکی تەوزیعی کرە زوڵمی لە کچەکانی کردووە ئەم برایانە هەر یەکیان چەند حسەی زیاتریان بردووە گردنی خۆیان پاکەن بەوەی بیگەڕێنەوە ئەم چەندێ زیاتری بردووە لە ماڵەکەی باوکی چەند زیاتری بەرکەوتووە
بیگەڕێنێتەوە بۆ ئەو خوشکانەی باقی براکانیشی با تۆبە بکەن حەقەکان بگەڕێن ئەمە ئەگەر خۆی بمرێ چونکە کوڕۆکوچەیە لە مڵکی خۆی نایەنکەوێت خۆزە بە تۆ کاک لوقمان پرسیاری ئەوەی کرد کە باوکی کاتی خوێندێ پارەی پێداوە پارەی خوێنی براکەی بووە لەو کاتەیە بەشی خوشکەکەی نەداوە و برایەکی باوکیشی هەیە ئەڵێ ئایا خوشکەکەم بەشیان ئەکەوێت لەو پارە و سەرۆت و سامانەی کە ئەو کاتە بە منیان داوە ئەم پارە چونکە وەکو من ئێستا ئاوا ڕێکەڵێم ئەم پارە چونکە بە قسەی ئەم بێ خوێنی خوێنسەندنە کەوا بوو دیە وەکو میراث تەوزیعەکرێت کە وەکو میراث تەوزیعکرا ئەو کاتە گەر مامۆستایەک ئاینی بۆی تەوزیع کردبن بڵێ میراثگری ئەم کەسە کێیە ئەم بۆی نییە بڵێ کاکە چونکە برا و خوشک برا دووجاری خوشکە بات ڕوانەیە چونکە مەگە ناڵێ برای خوشکی خۆیەتی ئەوە دواتریش توانین تەلەفۆنمان بکە بەڵام کە دیە بۆ وەرەثەیە باوک بۆی نییە بڵێ کوڕم تۆ ئەوە نەبەر کژ ئەوە نەبەرە بە شەرع چۆنە ئاوا تەوزیع دەکات دەستخۆش مامۆستای بەڕێز ئەگەر لە مودەی نیو دەقیقەدا چونکە ئەم شەو ئەچینە سەر ساڵی تازەوە کە معلومی جەنابیشتە هەر کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی بانگەوازیش کە دوو کەناڵن و ئەلحەمدولیلا دەورێکی باشیان بۆ لە ساحەی کوردستانە ئێستا بە تایبەتی بە قەیرانێکەوە ئەچنە ساڵی تازەوە جەنابەت ئامۆژگاری و نەسیحەتت بۆ خێرمەندان بۆ موسڵمانان کە بەڕاستیم دوو کەناڵە هەردووکیان ئەمە یەکێکە لەو بەرنامانەی کە خزمەتی ماڵی مسلمان و ئایلەی مسلمانی پێکەنەوە کەناڵی بانگەوازیش بە هەمان شێوە جەنابەت بۆ ئەم ساڵی نوێ ئامۆژگاری هەم بۆ کەناڵەکان و هەم بۆ دەوڵەمەند و خێرخوازان چییە بۆ یارمەتی ئەم دوو کەناڵە بدەن والله من بسم الله الرحمن الرحیم من بۆ برایان ئەڵێم کە لە ئیعلامی ئیسلامی ئیشەکەن دائیمەن نیەتی خۆیان پاکەن و ئیشێکی زۆر پیرۆزەکەن با ئیشەکانیان بۆ خوا بێ و بە پێی شەرعی خوای گەورە بێ دوو ئەمە لەو کەناڵانە ئەم کەناڵانەکە لە هەر ماڵێکا بووی کە ئەڕۆیتە ماڵۆ لە ڕوویان دێ بۆ میوان نەیگۆڕن لەو کەناڵانن کە ئەولاد فێری تەربیەتەکەن دایک و باوک والێ ئەکەن چۆن مناڵیان پەروەردە بکات دیفاع لە مسلمانانەکە لە هەر شوێنێکە بن کەناڵێکە دینی خوای گەورە ئەگەیەنێ لەگەڵ ئەوەشە هەر برایە هەم ڕێما هەم مسلمانی بەی خۆی بیزانێ گلەیەکی هەبوو نەسیحەتی بکات تەلەفۆنی بکات بەڵام داخستنی ئەم مینبەرە هەموو مسلمانێ والله ئەعلەمە مینبەرانە داخرێن هەموو مسلمانی هەست بە پرسیارەتی بکات خۆی بە گوناهبار بزانێ هەزارا کەناڵ هەیە هەر بە پارە وەکو ئاو پارەی بۆ سەرف ئەکرێت ئەم کەناڵانە پاش خوای پەروەردگار چاوەڕێی دەستی محسینینن ئەمە مینبەری مسلمانانە مسلمان قەناعەتم وایە نابێ خۆی هەموو غەمی دنیای خۆی بخوا هەموو غەمی داوەکەی نەخوات بۆیە من داوا ئەەکەم لە هەر مسلمانێ کە پێی ئەکرێ کەناڵی بانگەواز کەناڵی پەیام ڕادیۆی سونە ئەمانە بزانن هەر کەناڵەکە خزمەتی دینەکات کە بزانە ئەم کەناڵە بۆ دینی خوای پەروەردگارە توی صاحب ئەو دینەی تۆ جوندی ئەو دینەی ئەمە ئەمڕۆ مینبەرەکەتە وە بەڕاستی شووە ماوسا ئەو ساڵە کۆتا قسە بێ من ئەڵێم هەر کەسێک ئێسێ دەنگی لێمە خۆی لە ئەم تاوانە بەشداری نەکا کە بڵێ ئەمە سەری ساڵە لەبەرەوەی ئەمە سەری ساڵی ئێمەنی ئێمە ساڵی هیجریمان هەیە ئەم یادە عولەما قسەیان لێ کردووە بەڕاستی پێغەمبەر عیسا زیندوو بێت و حاشاکە لەو کەسەکە ئەو منعی ئەم شتانەی کردووە کە ئێستا خەڵکی ئەیکەن و ئێمە ئەبێ بە خەڵق بڵێن عیسا بەڕێزە ئولول عەزمە پێغەمبەری خوایە وەسیەتی کردووە شوێن پێغەمبەر صلی الله عليه وسلم نەخوایە نەکوڕی خوایە پرسیار لە هەر کەسێ لەو نەسارا بکەیت پیان ئەڵێن کاکە بڕۆ بۆ خۆشیەکەن ئەڵێن وڵا عیسا لەدایک بوو ئەڵێ عیسا چی ئەڵێ کوڕی خوا ئەستەغفر الله بەشداریکردن و پیرۆزبایی لەو یادا گوناهێکی هێژگار گەورەی ئیبن قەیم ئەفەرمێت ئەگەر سەلامەت بی لە کوفر لە عارە خواردن و لە زیناکردن لە قەتڵ گەورەترە گەورە پاداشتی بەڕێز مامۆستا لێرگەرمانی باتەوە برایان و خوشکانی ئازیزم بینەران و بیسەران لە هەر شوێنەکەن سوپاستانەکەین سوپاس بۆ گوێگرتنتان دانیشتنتان بە دیار بەرنامەکەمانەوە تا ئێستا لەگەڵمان بوون بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگارە سپێرین خوای پەروەردگار یار و یاوەری هەموو لایەکتان بێ و بە ناوی خۆم و بە ناوی ئێوەشەوە دووبارە بە خێراتنی جەنابی مامۆستاکەم و خوای پەروەردگار پاداشتی باتەوە وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين جزاك الله خير سبحانك اللهم